ئەوە تەی کۆچەیە کۆجەکەم ئەوە تەی گر هەیە ئەسووتێم ئەوە تەی ئاو هەیە ئەخنچێم ئەوە تەی تیخ هەیە قوربانیم ئەوە تەی خاک هەیە بێخاکم ئەوە تەی شاخ هەیە من تلۆرە بمەوە و ئەوە تەی شاخ هەیە من تلۆرە بمەوە و ئەوە تەی دار هەیە لێی ئەگرێم ئەوە تەی دار هەیە لێی ئەگرێم من لە پێش موساوە ئامارەم پێش مەسیح من خاجم پێش قوڕیش من زیندە بەچاڵ و پێش حسین من سەری بڕاوم پێش حسین من سەری بڕاوم